ئێوارەتان باش خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەو شەو دیبەیتێکەکەین لە ڕاستاوی سڕانەوەی گریمە ڕوخساورە کورد لەلایەنە کۆرپۆرێشنەکان و نظامە سوڵتە. شێویاگی و ژڵە ژیاگیە تەسویر و تەسەورێک کە ئێمە لە خۆمان هەسمان و تەسویرێک کە دەبوایە هەبوایە، نەقش و ڕۆڵی ئەبزارەکان و کەرەستەکان حاکمیەت لە ئیلقای ئەم تەسویرە بە ئینسانە کوردی کە تۆ ئەمە بە شێوەیەکی منەزەم خەریکی ئەیوێنیت لە ڕێگای مەحسوڵاتە میدیایی کە گزارش ئەدا لە ژیانە ڕۆژانەیە ئینسانە کوردی. دیبێتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ چه ئەوانەی کە مەجبورە وێشان بدا لە شانە تاریخ، چه ئەوانەی کە مەجبورە شان بدا لە شانە زوان، کارە تەخەسوسیە تاریخی و کارە تەخەسوسیە زوان ناسی نییە، بەڵکو شکاندنە هەیکەل و کلیشەیەکە کە نظامە سوڵتە دروستی کردگە بۆ ئینسانە کوردی. بۆ نمونە ئێوە ئێمڕۆ کەم نابینن بە تایبەتی لە بەرهەمە میدیایەکانی کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و لەم سەروبەندەی کە وەزعیەتە مەعیشەتیە خەڵکی وا لە قەیرانێکی گەورە و بوحرانێکی گەورە. بۆیە تۆ ڕۆژانە بەدەیان گرتە ڤیدیۆ ئەوێنیت لەلایەنە تەلەڤیزیۆنای جۆرا و جۆر دا لە بەر ئەم مەوزوعە، کابرا کاسبکارە، کابرا پێشمەرگەس، کابرا پۆلیسی هاتوچۆس، کابرا دوکاندارە، کابرا شەهروەندە عادیە. وەختی دووربین ڕوبەڕوویان ئەبێتۆ کونهە کەلامە ئەمانە گشتیان خەریکە یەک تەسویر مخابرەکە. ئەم تەسویرە تەسویرە ئینسانە کزۆڵە، ئینسانە کزۆڵ، ئینسانە فەقیر، ئینسان هاڕیاگێک کە هیچ نەبەرد و شەڕێک ناکات بۆ گۆڕینی پلەی خۆی. ئەم ئینسانە خانە ئەکا، هێلانە ئەکا لە کارکتەرە قوربانیە. ئەمە کارکتەرە قوربانی چی دروستی کردەگەم وە کێ ئەمە ئەخاتە ناوە زەهنیەتە ئێوە. ئالەک ڕاستە کە تۆ ئەفەهمیت مهم بوو ئەوانەی کە لە ساحەی سیاسی ئەم کوردەوارە کار ئەکەن لەسەر ڕەوایەت کاریان کردایە، لەسەر شکاندنە کلیشەیە غاڵب لەسەر ئینسانەکان و سەرزەمینە کوردەوار کاریان کردایە. مەسەڵەن یەکێ لە کلیشە غالبەکان کە دوای قەومی ئیتنیکی کردنە کورد و دروستکردنە کوردستانە فاسۆمی، چ بە مەفهوم، چ بە نەخشە و چ بە زوان، اتفاقێکە کەوت ئەمەسە یەک کلیشەیە حاکم بە هەر چوار کۆرپۆرێشنە لە ڕێگەی میدیا، لە ڕێگەی مەتبوعات، لە ڕێگەی هونەر، لە ڕێگەی سینەما، لە ڕێگەی تەئاتر تەسویر دروست کردیا. ئەویش تەسویری لە پەراوێز کەوتگ یان لە حاشیە کەوتگە قەومە ئیتنیکی کوردە کە ئەم تەسویرە سەر ئەدات لە فەقر، سەر ئەدات لە دواکەوتویی، سەر ئەدات لە مەحرومیەت لە هەموو بوارێکیە، بوارە اقتصادی، بوارە فەرهەنگی، بوارە سەنعەتی. ئەمە کلیشەیەک و کە دروست کردیا و فرە کەسێ حەز ئەکا بەمە. مەسەڵەن تۆ کە ڕوبەڕوو ئەوی تۆتەکە دیاردەیە وەکو کۆڵبەری، ئەو جار ئەم کلیشە خەریکە قسە ئەکاتە کە تۆ
کوردستانە مەحروم، کوردستانە فەقیر، کوردستانە حاشیە، کوردستانێک کە مەرکەز ئاوڕی لێ ناداتۆ وەلذا مردمەکەیشی چی بکە؟ مردمەکەی خۆنە دزیەکە، نە قەتڵەکە، نە حیجەکە. مردمەکەی مردمێکی کزۆڵی داماگە کە حەقە حەیاتی هەست وەلذا کۆڵبەریەکە. بۆیە تەسویرە کۆڵبەر تەسویرە ئینسانە کوردیە، قوربانیە کۆڵبەر تەسویرە قەشەنگێکە کە شاشەکانە تەلەڤیزیۆن نیشانی ئەدەن، سۆشیال میدیا تەبلیغی بۆ ئەکا، پلاکارد و گۆرانی و شعر و ئاوێتەی سرود و شعر و ڕێپێوان و پلاکاردە سەردەسە کەنیشتێکی ڕوومەتتەڕی لە سووری لێوبەراماسی دەی مامکەن ئەوێ لە خیابانە ئەبێ بە تەسویرە خێرخوازیە پزیشکێک کە لە ئەوجە کەرەم و ئینسانیەتە خۆیە بۆ کۆڵبەر ئینسانیەت خەرجەکە. ئەمە کلیشەی تەسویریەکن کە بۆ تۆ دروستی ئەەکەن بێ هیچ ڕەوایەتێ. یەک ڕەوایەت لەگرا مەوجودە، ملەتێکی دواکەوتک، قەومێکی دواکەوتگی خەڵەتیاگ، قەومێکی داردەستی دوژمنانە مالەکانە واقعیە ئەم سەرزەمینە، ئیمپریالیزم، سەهیۆنیزم، وەهابیگەری، عەرەبستانە سعودی، ئیسرائیل، ئەمریکا، وەختی خۆی شەوڕەوی، وەختێک ڕاپەڕین دەست ئەوە لە حیتەی زوان و هەڵەگەڕێت ئێژێت ئێمە زوانێکمان بەناو فارسی نەبووگە و زوانە فارسی زوانە یەدیشە جوولەکە سازە و سوعالەکە ئێژێ کوان نوسەخە خەتیەک کە بە گۆرانی نووسیاگەن لە ئەوای لە قڕون ئیسلامیوە کوان گشتی بە سوورەتە سیستەماتیک لابریاگە. سوعالەکە بۆچی تەواوی دەستنووسەکان کە بە گۆرانی هەن ئەمریان ناگاتە 250 ساڵ؟ بۆچی شیوخ و مەکاتب دروست ئەکەن بۆ ئیدەیە کورد کە حافزەی سێ نەسڵە گوزەشتەی بگەڕێتەوە سەر هەبوونە زوانێک بە ناوی فارسی، بەڵام لە کاتێکە تۆ نوسەخت دەستنوویسە ئەم شاعرانەی کە ئەمانە ئیدعاکەن زوانیان فارسینەوەگە ناکەوێتە دەست. مەسەڵەن خۆ سەخت نەبوو بۆ ئێوە هەر بە لەهجەکەی دایکیتان و باوکیتان و جافیە، کرمانجیە، کەلهۆڕیە، زازاکیە، ئێوە تماشا بکەن تۆ هەر لە بەشە جوغرافیاوە کەمەرت هەست، تاشت هەست، مات هەست، بەردت هەست، دوندت هەست، هەڵدێرت هەست، گا بەردت هەست، تاشە بەردت هەست، دۆڵت هەست. ئەی چۆن ئەمانە لە فارسییانیەن؟ چۆن نیەن؟ چۆن کە ئەگاتە ئەم حیتە نێسی؟ مەسەلەن تۆ کەلەمەیەکت هەست وەکو تەوەقە، بڕۆم بپرسن لە ئەژدادتان تەوەقە چییە؟ عەرەبیە؟ فارسیە؟ نا تەوەقە نەخۆشیەکە وا ئەیدا لە سمە حەیوانات شەل ئەون پیانەوت تەوەقە. ئەم نەخۆشیە لە فارسی چی پێژن؟ بلاخەرە ملەتێ بەم زوانە زندگی کردگەیتر نە؟ حەیوانداریشی کردگە نە؟ یاراوند ئیبراهیمیان ادعاکا کە لە کتێوە ئێرانە بینەدە ئینقلابی 7% مردم شارڕەشیدن، گشتی کۆچەرین، گشتی ئێڵە و دێ و ئەوانە. ئەم مردمە کە ناوی فارسە بۆ نەخۆشی ئاوا کە داوێتی لە بزن لە کاوڕ چیژن؟ کەلەمە فارسیەکەی چی ئەم نەخۆشیە؟ تۆ گەرەکتە میزان نفوذ و واقعیەت و وجود زوانێ بەفەهمی ئشی بڕۆیت نەک فقط ئیدراکاتە و مەفاهیم انتزاعی، ئشی بڕۆی بزانی لە حوزەی ئەم زوانە زندگی کریابە. مەسەڵەن تۆ هەر بۆ عەواتف خۆت
کۆست ئەکەوێ سێوەڕۆتە حەوت کۆست کەوتگە لە چەپەڵەمەتە بالۆرەتە لێت قۆمیاگە هەست کەسانێک ئەتوانن سەدان لغەتی تری لێبن بێرە لە فارسیە بێرە بزانم کاورا کۆسی کەوتوێکی شەکڵیە و فارسی تۆ چی کاورا سێوەڕۆی وێ چۆنە چه شەکڵیە ئەم کارانە ئێمە بۆ ئەەکەین لەبەرەوەی ئێوە بفەهمن ئەم تەسویرە کە لە ئێوە دروستکریاگە تەسویرە خۆتان نییە کاورای سلێمانەیی وا 40 ساڵێسی تێتە بەرە دووربینێژێ وەڵڵاهی ڕبعەیەکم پێ نییە یانە 250 دینار پێم نییە و دەری تێری و تەکانی ئەدا و قژی سەری نیشان ئەدا وەژێ حەجێکم بۆ نەماوەتەوە ئیلا خۆم بسووتێنم ئەم کلیشە کێ دروستی کردگە بۆ ئەم کاڕوا خانە ئەکا لە کلیشەی قوربانی چێ دروستی کردگە ئەمە کێس کە ها بە شوێنە خێرخوازی وە حکوومەت ئاوڕمان ناداتەوە حکوومەت نامانژێنی ئەدەبیاتە مەفعولی کە گویا مەسەڵەن ئێشێ تۆ پیاگێ بژێنی تۆ شوت کردگە بەم دەوڵەتە وێشێ بتجێنی تۆ کار ئەەکەی چۆن ئێشێ ئەو تۆ بژێنی مەگەر تۆ کار ناکەی مەگەر تۆ ڕۆژێ 8 سەعات و 10 سەعات کار ناکەی بۆ ئیشێ ئەو تۆ بژێنی ئەو کێس کە تۆ بژێنی خۆ تۆ ئەم تەسویرە خەریکی تەماشای ئەەکەی ئەم تەسویرە دروست کریاگە تۆ لە ئاوێنەی حاکمیەتا کە ئەنواری بەخۆت تۆ ئینسانێکیت بۆ خاترەوەی شەڕە کردگە بۆ خاترەوەی دواکەوتگی بۆ خاترەوەی نادانی و سادەی بۆ خاترەوەی ئەحمەقی نەتوانی کە سەهمێ لە حاکمیەت بووی کورد یعنی سادە دڵ یعنی بیسەواد لە منزەرە ئەوانۆ یعنی کۆچەری ئەوان خەریکن وا ئەماکەنە زەهنەتۆ بۆیە تۆ لە هیچ تەئاترێکی ئەمانە لە هیچ حافزەیەکی تاریخی ئەمانە تۆ مەوجودیەتە نییە ئەو وەختێ تاریخی بەشا دەست پێەکە و حیچکان لەم شانە متعلق بە تۆ نیەن یعنی تۆ نە سەروەری ئەناسی نە ئیجتیماعت هەست نە زندگیت بووگە نە فەلسەفەت بووگە نە تەمەدونت بووگە ئەو بەشا دەست پێەکە بەڵام ئەو نە ئێژێ جەمعیەتەکەی کووە نە ئێژێ ئەم مەردمە چۆن ژیاگن نە ئێژێ ئەم مەردمە ئیقتسادیان چ شەکڵی وگە خۆراکیان چه شەکڵی وگە نانێکە خواردەگیانە چۆن وگە تەسویرێک لە زەهنیان لە خۆیان نابووگە چیکە حەجێ نائێژێ فقط ئێژێ شافڵان تەکە شافڵانە ئەمە تۆ ئەهاڕێ بەمە ئێژێ تاریخ و بابەتی ئەمەی کە تۆ ئەمە تەدریس بکەی یا بیفرۆشی تۆ پوڵە پێدا ئەتکاتە معلمە تاریخ ئەتکاتە تاریخدان ئەتکاتە پسپۆڕە بوارە تاریخ ئەتکاتە تەحلیلگەرە تاریخی ئەتکاتە ڕیسەرچەرە تاریخی و تۆ لەگران نانی پێخۆی خب ئەمانە گشتی تەسویرن کە بۆ تۆ دروسیەکە کاراکتەرن کە بۆ توی ئەخولقێنێ و تەمام ئەم کاراکتەرانە نەرەتیڤێکیان هەست داستانێکیان هەست پس ڕاپەڕین ئەم کارانە کە ئەیکا لە ڕاستای ئەوسە کە ئینسانە کوردی چهرەی واقعی خۆی ڕوخسارە واقعی خۆی بوێنێت مثالێکە دەم لەبەرەوەی باشتر لە یەکتری حەڵێ ئێمە ئیمڕۆ کە گەرەکمانە لە عێراق لە تورکیە لە جەهان لە سینەمای هالیوودا لە سینەمای تارانە تەسویرێک بین لە جامە ئەوانەی کە قەڵەم وا لە دەستیانە ئەوانەی کە گەرەکیانە فیلم دروستکەن ئەوانەی کە گەرەکیانە نەقدە سیاسی بکەن مەسەڵەن ناگەهان بۆ تەسویرە ڕۆمینا بەرجەستاوێتەوە ناگەهان ئێمە بۆ ئەڕێنە ناوە فازە دواکەوتویی لادیبوون عەقەبمەندەبوون کە ئاغش دەست بە قەتڵ بە جنایەت کە سەرچاوەکەی ئەکات دین و ئیسلام ئەم تەسویرە کێ دروستیەکە و کێ خەریکە مخابرەیەکە
ئەمە هەمان تەسویرە کە تۆ ئەگەر لە داستانە فیلمە فارسیە تاقیبیکەی ئەگەیتە سەردەمە گەنجە قاڕون ئەگەیتە سەردەمە فیلمەکانە دەهەیە 60 ئەگەیت بە یەک داستان. تۆ لە ڕەوایەتە کاراکتەرە ئینسانەکان حاشیە نشین، ئینسانە فەقیرەکان، ئەکسەریەتە فەقیرە هاڕیاگە جامعە. تۆ تەکە کاراکتەرهای جۆرا و جۆران بوو ڕوبەڕوویت، کاراکتەرهایی کە بۆ تۆ حەزیان پێکەوە جێ ئەکەفن. مەسەڵەن کاراکتەرە تۆ کە فەقیری معتادیشی، تۆ کە معتاد بووی ئەکەویتە کنارە خیابان، تۆ کە کەوتیتە کنارە خیابان دزی ئەەکەی ئەی دزەوا پێوە سرە سۆرەنگ جێدەی لە خۆت ئەمریت، یا تۆ لە تاوی فەقرا دزی ئەەکەی، یا تۆ ئەگەر کەنیشکویت ئەوی تۆ لەش فرۆش، یا ئەتفرۆشن بە کەسێک، یا مناڵت ئەفرۆشی. ئەم کاراکتەرانە دروست ئەکرێن بۆ تۆوە قەشەنگ کلیشەن ئەیدەنلی. کێ ئەمە تەماشاکە؟ قەومە سەردەست، تەبەقەی ئۆلیگارش، کارمەندان و حاکمانە کۆرپۆریشن خەریکن ئەمە بۆ تۆ دروستەکەن و تۆ خەریکی ئەنواری پێیە. بەڵام من یەک نمونەتان پێبێژم. کەسێک بوو بە ناوی شوان، محەممەد مایی سنەی بوو، بە عەسڵبانەی بوو. ئەنچێ کە من بیستمە لەم ئینسانە، ئەم ئینسانە قاتڵە باوکە خۆی وگە، ئەم ئینسانە داشی وگە و معتاد وگە. بەڵام محەممەد مایی کە لێو دوای بێتۆ شوان تێتە دەرەوە تەبدیل ئەوێت بە شەڕکەرێکی مەردمەخۆی و فەرماندەی گوردانێکەکە. تۆ ئالەگرا هیچ وەخت ناوێنی کەسی ڕەوایەتە زندگی شوان بکات لەو بەشەیوە. کابرای معتاد، کابرای داشی زندگی لەکوێ دەست پێیەکە، بۆ کوێ ئەڕوا، بۆچی ئەگا بە کوشتنە باوکی و چۆن ئەبێ بە ئینقلابی بەحس ناکرێت، چون ئەمە ڕەوایەتە زندگی شوانە، نەرەتیڤە شوانە. ولی تۆ لەگەلایەک شتت هەست، قاڵە بە فیلمهایەکە ئەیبێنی، قاڵە بە گوزارشاتێک کە تۆ ئەیبێنی لە تەلەڤیزیۆنە، قاڵە بە تەسویرێکە مخابراکری ئەمەسە. کاورا فاحشەس لەبەرەوەی پۆڵێنیە، کاورا مناڵەکەی ئەفرۆشی لەبەرەوەی پۆڵێنیە، کاورا قەتڵەکە لەبەرەوەی جوزە تەبەقەی مەحرومە، حاشیە نشینە، فەقیرە، بێسەوادە. کاورا لە ناوی خانەوادەیەکی پڕجەمعیەتە لەدایک بووگە، معلمە خصوصی نەوەگە، گیتاری لێ نەداگە، دانشگان نەچووگە، بۆیە ئەمە حاڵێسی یا دزە یا قاتڵە یا خۆفرۆشە یا هاڕیاگە نۆکەر سفەتە یا خائنە. هیچ کەسێک ناپرسێم تەسویرانە بۆ دروست ئەکرێ، بۆچی دروست ئەکرێ؟ بۆ خاتری ئەوەی کە تۆ ئەو شەڕە واقعیە کە ئەیکەی لە زندگیتە، بۆ ئەوەی کە ژیانێکی ئینسانیت بوێت باس نەکرێت بە هیچ سوورەتێ. نەخ باس ئەکرێ، نە تۆ خۆت ئەیناسی. مەسەڵەن چۆن تۆ سەرزەمینێکی گەورەت لێ سنریاگە، مردمانێک کە ساحەوی نەوگن ئیدعا ئەکەن کە حاکمنی وە ساحەوینی، ناوت دەوڵەتە ئێرانی ئەگرێ، دەوڵەتە تورکی ئەگرێ، دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری ئەگرێ. هەر ئەمانە بە تۆ ئێژن تۆ بچووکی بێلیاقەتی
تۆ داستانێکت بۆ زندگیت نییە، زندگی تۆ ئەسڵەن مهم نییە. و تۆ ئیشی بێتە تەحتە ئەمرە ئێمە تا بتکەینە بەشەر. ئەوە نەبوو کابرای ئینگلیسیە و بۆم بە فۆسفۆرمان لیان ئەدا تا فێری ڕەفتاری متەمەدنانە بن لەگەڵ ئێمە. تەسویرە ئەو کوردە لە ڕواندز لە سلێمانی سڕیاوە، پاک بوو، لە زەردکوو، لە سفید دەشت، لە تەنگستان پاک بوو. ئەو تەسویرە نەما و ڕەوایەت و داستانە ئەوانیش نەما. ئەمە ڕەوایەتی جێگەی گرت، ڕەوایەتە قازی محەممەد، ڕەوایەتە قاسملوو، تەوەجۆ بکەن، ڕەوایەتە شەرەفکەندی. ئەم ڕەوایەتانە ڕەوایەتە نادیا موراد، ڕەوایەتە کەسانێک کە دەرئەسەرە فەقر، دەرئەسەرە مشکڵات خۆیان لە دار ئەدەن یا خۆیان ئەسووتێن. ئێستا تۆ گەرەکتە فیلمە کورد دروستکەی چی دروستەکەی؟ کاتێک بۆ مەستی ئەسپەکان دروستەکەی. تەسویرە حاشیە، مەحرومیەت، بێسەوادی، فەقر، نەبوونە ئەخلاقیات و ئیجبارێک لە قوربانی بوونە بۆ هەڵبژاردنە شێوەیەک زندگی کە تەرەحومە بانگدەست نسبەت بەخۆی بسێنێت. ئەمەم ڕەوایەتەسە کە ئەشێ بکرێ لە مەردمە. کیسەڵەکان ئەفڕن. ڕەوایەتە کەنیشکێک ئاوسکریاک تەوەسوتە لەشکرە بەعس کە نازانێتە کە ئەم مناڵ حەرامزا چی بکە. وە مناڵە و ئەمە ئەکرێتە ناو زەهنە تۆ کە تۆ یە ئینسانێکی تەجاوز پێکریاگویت کە ئەگەر مقاومەت بکەی لەگەڵ تەبعاتە ئەم تەجاوزدا هەم خۆت بە نابوودی ئەکێشی هەم مناڵەکەت. لذا نەتیجە ئەگرین شەڕ شتێ خراوێکە. پس تۆ ناوێ مقاومەت بکەی. مقاومەت لە پەزیرشە تەجاوزە بکەی بەر ئەساسە نەدیتە خۆت، ئەوی تۆ جنایەتکار، ئەوی تۆ دایکێک کە مناڵێک کە دەرەسەر تەجاوز بەدەستی ئاورگە ئەی خنکێنێ و خۆی لە کێو فڕەدا دەخوار. ئەم تەسویرانە دروست ئەکرێ بۆ تۆ. کاورا ئەمڕۆ ناوی خیابانێکی سلێمانیە هەڵ ئەگەڕێت و ئێژێ با خۆمان بسووتێنین، با بڕۆین بۆ بەغا، بۆ نامانژێنن، چون ئەم ئینسانە کوردیە لە ڕەوایەت دەرهاتگە بە شوێنە تەسویرە قاڵب و کلیشەیە قاڵبا ئەگەڕێ. بۆیە تۆ ئەوێنی گشتی تکرارەکات و زلهێزەکانە منتەقە لە ڕووبەر سیاسی و ئێمە چارە کەس ناکەین. ئێران 2500 ساڵ تاریخ و تەمەدنی هەست، ممتد دەوڵەتی هەست. ئێمە لەبەر و مەسەڵەن هەر لە ئەدەبیاتەم حیزبانە شەڕی نابەرامبەر، ئەرێ شەڕی نابەرامبەرە لەکوێ هاوڕد مەردیکەی ئەحمەق. شەڕی نابەرامبەر ئەمانە گشتیان تەسویر شکەستن لە ئینسانێک کە ئەگەر تەکاپوویەک بکا مەحتومە بە شکەستە و تەسویرەکەشی بۆ هیچ کەس جالب نییە. کابرای بێعەقڵە، کابرای دواکەوتوگە، کابرای عاملە دەسە کشوەرەکانە منتەقەس، کابرای نۆکەر سفەتە و کابرایەکە کە دەرعەسە لە جەهل و دواکەوتگی و تەجاوز بەم جێگەکەیگە. شەهروەندە خاس کێز، شەهروەندە خاس ئەوەسە کە فەقر هەست لە جامعە، فەساد هەست لە جامعە. بەڵام ئەم ئینسانە مبارزەی مەدەنی ئەکا، تێتە دەروێژە بمانوێنن ئەها من گوڵە سوور تێرم.
بۆ چون کاراکتەرە ئینقلابی شکستی خواردگە، کاراکتەری قێزەونە. ئەمما کاراکتەرە مناڵە 7 ساڵەیە کە هەڵقاویز کریاگە، کاراکتەرە پەسەندی دەست چون لەگرا تۆ یەک کارەکەی لە منزەرە حاکمیەتۆ تەرەحم ئەفرۆشی، کار خەیر ئەەکەی، تخوا دڵە ئەسووتێ و ئەچی ئەم معزەلە حەڵکەی. وەلێ حەج کەسێک لە چهرەیە دانەیەکی کورد کە زندگیەکەی ڕەوایەتێکی هەست، داستانێکی هەست، بەحس ناکە. پێوانەی خۆشبەختیە من بووگە بەوەی کە من لە ماڵەکەمە گۆمم هەست. ماڵەکەم 3000 مترە، ماشێنە ژێرە پام 200,000 دۆلارە، پۆرشە، بۆگاتیە، مازەراتیە. ئەمانە بووگن بە پێوانەیە خۆشبەختی من، وەلذا پێویست ناکە من بفەهمم کی سەعادەتمەندە کێ سەعادەتمەند نییە. ماشینێک کە سواری ئەوێ بە من ئێژێکی سەعادەتمەندە. من لە تەعقیب زندگی هیچ کەسێکە، داستانە زندگی هیچ کەسێکم نەبیستەگەم. نازانم کاورای کوردی چ داستانێکی تەعقیب کردگە کە ئەوەی ئەمڕۆ هەست کە هەست. چیان بە عینوانە مبارزە بۆ تعریف کردگە سۆ. مەسەڵەن کابرا نانی نییە بیخوا، کاری نییە، کاورای ئاتڵ و باتڵ و بەتاڵە. ئەم ئینسانێشێ حتمما معتاد بێ بمرێ، ئەم ئینسانە حتمما ئێشێ بوێت بە لەش فرۆش، ئەم ئینسانە کە ئاتڵ و باتڵ و بێکارە ئێشێ بوێ بە جاسووس، ئێشێ بوێ بە پیاوە خەڵکی و زەمینەیە هەر جۆرە بزە و جنایەتی وا لە وجودەم ئینسانە. ئەمە و تەسویرەسە کە باندەس حاکمیەت لە تۆ ئینعکاسیەدا، تۆ لە خۆت ئەیبێنی. ئایا هیچ کەس لە ئێوە فکرەکاتۆ ئینسانێک کە مەسرفە مەواد مخدر ئەکا بەشەریش هەست، دایک و خۆشکیشی هەست، عاشقیش ئەوێت، گۆرانیش ئەزانێت، دەرمەوردە دنیا نەزەری هەست، ئەتوانێ ئیرادەکان بێژێت، دەردەکان ئەتوانێ هەڵبژێرێت، ئەتوانێ چەند نەفەر لە ئێوە فکرەکەن واسە محتادە چون خوێڕیە، محتادە چون بێلیاقەتە، محتادە چون دواکەوتگە، محتادە چون فەقیرە، محتادە چون هاڕیاگە. وەم ئینسانە هیچ ڕەوایەتێکی نییە، هیچ داستانێکی نییە. ئایا ئەم ئینسانە واقعەن لە فەقر مەواد مەسرفەکە؟ یا دلیلشیست بۆ مەسرفە مەوادە؟ ئایا ئەم خانەمە واقعەن لە فەقر خەریکە لە شەفرۆشی؟ یا حەزەکە بە ڕابط متعدد جنسی؟ یا خەریکە خۆی مەسرفەکە؟ یا وە شوێنە هەیەجانە ئەگەڕێ؟ ئەو لەم نەبەردە لەم تەسویرە کە بۆیان دروست کردگە لە ساحەیە ئەم دنیایە پڕ لە ئینزەبات و کۆنترۆڵ خەریکە چی ئەکا وەختی ئەم ئینسانە ڕۆژ بە ڕۆژ بێدەسەڵاتتە لە سەبارەت بە چارەنووسە خۆی. کامل لەم تەسویرانە واقعین. تۆ ئەگە فەقیری ئەسیدیش ئەپاشیتە منە دەم و چاوژن، تۆ ئەگە فەقیری قەتڵە ناموسیش ئەەکەی، قەتڵە ناموسی. وەلێ لە بریتانیا پێ ئێژن قەتڵە عاشقانە، قەتڵە حەسوودانە، وەلای تۆ پێژن قەتڵە ناموسی.
ئاواسە کە مەردەمە ئێمە هیچ تەسەورێکیان لە کاراکتەرێک کە ئێشێ بوێت نییە. تۆ هیچ وەخت ناوێنی کەسێ بێ فیلمێ دروستکە لە ماڵە ئینسانێکی کوردی کە ئەم ماڵە 4 بلۆکە، زیرویە خریاگە سەژێریان، دانەی پکنیکیان هەز نان و تەماتەیەکی پێخوان. لەم ماڵە مامۆ ڕەحیم تێت، کاک عەبدوڵڵا ئەڕوا، حاجی عەلی تێت، ئەمان ئەڕۆنە ماڵە کاک ئەلا، باجی ئامین تێت، دادا عایشەی ئەڕوا، خەریکن بە یەک و زندگیەکەن، ڕابەتێکی بتەوی اجتماعیان هەست، شەو نشینی لە دەور یەکتریا گردەونەوە، هەڵەسن قاولەمێ یاپراخە گرنە دەسەوە چنە ئەو دیو لە بەر ماڵەکە دانیشتن قاولەمێ یاپراخە خوان، تەسمیمە گرن بۆ ئەمەی کە فڵانە کەس کێ بخوازێ، چۆن بۆ بیخوازێ، شوو کا بە فڵانی یانەیکە، تەسمیمە گرن ئەم هەفتە بچن باخە کێ بەیەکۆ بتەکێنن، بڕۆن زەوی کێ دەستکەنەکەن، تەسمیمە گرن چۆن پوڵ جەمکەن و بیدەن بە فڵانە کەس ژنێ بخوازێ، ماشینێ بسێنێ. تۆ هیچ وەخت ئەم تەسویرە لە ئینسانە کورد ناوێنی، هیچ وەخت ناوێنی. کورد دانەیە شکست خواردک، دانەیە لە حاشیی کۆڵبەر، یا تەجاوز پێکریاگە ناوە کێسەڵەکانە، یا نادیا مرادە، یا دانەیە هەڵخەڵەتیاگە دەسە ئەم حیزبانە کە ئەواملە ئیسرائیل و ئەمریکان، ئەواملە خۆیانن لە ئەسڵا کە نازانێ بۆ شەڕەکە، نازانێ بۆ شەڕەکە، هەڵخەڵەتیاگێکی حاشیە نشینە. لذا ئینسانە کوردی خۆشی لە خۆی تەسویری نییە. تۆ دانەیە کورد ناوێنی، تەسویرە غاڵبەکەی ئەمەوێتە بۆ خاترە کوڕی، بۆ خاترە کەنیشکی، بۆ خاترە مامۆی، بۆ خاترە شاری، بۆ خاترە محەلەی، بۆ خاترەم تۆهین و حەتکە کە بەم مەردمە ئەکرێت و ئەم مەیدان ڕقابەتە کە دایەن یاگەوە تۆ ئێژن تۆ لەم زندگیە شەڕ بکە، بۆ ئەوەی شەڕ بکە ئێشێ خیانەتیش بکەی، ئێشێ دزیش بکەی، ئێشێ بیکەشتە ژێرێ پای ئامۆزاگەکەتە، ئێژێ ژێر پێی خاڵیکەی، بۆ خاتری ئەمەی کە دەسە بە شتێکی خۆش بگا، خۆیشکی خۆشکە گەورەکەت بەوە تەڵاق شوو بکۆش پیاکەی، گڵێمە خۆت کێشتە دەرۆ. ئەمە ژیانە و تۆ ئێشێ نەبەرد بکەی لە دنیای ئینقیاد و کۆنترۆڵە. تۆ نایەڵن بیتە سەرەوە، ئێشێ خۆت گڵێمە خۆت کێشتە دەرۆ، مەجبوری لەم ڕێگە بۆ خاتریوی کارپەیاکەی بووی تۆ بەسیجی. 4 نەفەر لە هاوسیەکانیشە بفرۆشی، 4 کڵاو بنێتە سەرە مەردم، بە مەردم بە من چی؟ کەسی هاتنان بە من بدا بیخۆ؟ نه، نهات بیدا بە من، مەجبورم گۆڕ باوکیان، بە من چی؟ بوەخشی. کەسە نایە بێژێ کاورایە کورد چۆن وای بێت، چۆن وا مەزڵومێ لە بەردوور بینیژی لا خۆمە سووتێنم، چۆن کاورای کورد ئەکەوێتە شوێنە دانەی جامعی مەدەنی ڕاک ئەزانێ کاورا جاشە، کاورا بێ کەرامەتە، کاورا بێ ئەدەبە، کابرا بێ پرینسیبە، بۆ ئەکەوی ئەشێ تۆ ئەمە بکێشتە تەسویر. ئینسانێک کە تەمامە دەسەڵاتی لێ ئەسێنی و مشتی جەعلیات ئەەکەیتە ناو زەهنی و تەبدیلی ئەەکەی بە بێدەسەڵات، تەبدیلی ئەەکەی بە ئینسانێکی ئیزافی سەربارە ئەم کۆمەڵگا، تەحقیری ئەەکەی لە وجودە ئینسانیەکەی بۆشی ئەەکەیتەوە بە تەسویرە سەروەر، بە تەسویرە پادشاهان، بە تەسویرە زوانێک پڕ لە عیزەت و گەورەئی و تەمەدون، بە تەسویرە تەکنۆلۆژی و ئەسلحەهای ئینسانە بەرتەرە غەربی، بە تەسویرە ئستەخر و سەواحل پاتایا، بە تەسویرە پارتیهای شەوانەیە شەمیرانات و ژنانە سیلیکۆنی پرۆتەزی، ڕەوابەتە ئازاد جنسی، تەسویرهای پۆڕنە سێکس تارانی، بمبارانە تۆەکە
و تۆ لەم نەبەردە ئێشێ شرکەتکەی تا خۆت هەڵسێنی تۆ لذا کڵاوێنیت سری براکەت کڵاوێنیت سری هاوسێکەتان ژێر پێ هاوسێکە دەکوتی باوک ساحێ وسنە دەردێری گەر تۆ خۆت هەڵکێشی تۆ گەرەکتە لەم خواردنە کە خواردکتە زەوی خۆت هەڵکێشی کەسێ نایەن ڕەوایەتە بکە کە ئەم مەردم هێمە لەکوێ بەکوێگەی چیان پێکرد وایە بێت غوروریان لێسەندۆ وتیان زندگی تۆ حیچێ نییە تو داستانێکیشت بۆ تعریفکردن نییە کی ئەهەمیەت قالە تۆ چیت کردگە لەم زندگیە کی ئێژێ ڕووینەن لارە کڵاوێ دانیشتنتەکە خۆت و هاوسەکەی ماڵتا و خواردنە پاچێ دۆ و نان و خیار ئەو جە لەزەتە زندگیە چێژێ نا ئشی هەڵسی سوارە تەیارە بووی بچیتە پەتایە چواردانە شیمەی لە بانکۆکی وە پەتایایی بێریتە ناوە تەختخاوەکەت سەلفی بگری بیخێتە ناوە ئینستاگرام تا بزانن تۆ هەی تا بزانن تۆ هەی تۆ ئەم داستانتە کەسێ نەیدی لذا ئێوەمانان حیچ کامتان داستانتان نییە فکر ناکەن زندگی ئێوە مهمە فکر ناکەن ئێوە ئینسانن فکر ناکەن چیرۆکە ئێوە شەنیدەنیە داستانە زندگیتان قەشەنگە تۆ ناوێنی دانەیە کورد فەقیرە ئەمە خۆ ڕۆحی فەقیر نییە خۆ مەردانەگی فەقیر نییە خۆ ئینسانیەت و کەرامەتی فەقیر نییە ئەم ئینسانە بنوارێتۆ مناڵەکەیە بنوارێتۆ مناڵە پێخاوسەکانە کوچەکەیە بزانێت کێ خەریکە ئەم مناڵانە بەرەو کوێ ئەوە پەلاماری ئەسڵاحەکەی بە و بڕوا بدا لە قەلب نظام سوڵتە تا تۆلیدە تەسویر و کارەکتەر بکە تا نشان بدا فەقر لە کالانیە فەقر لە شەخصیەتە فەقر لە عەقەبەیە تەباریە فەقر لە ئەخلاقە فەقر لە سفرانیە ئەمڕۆ تەبەقەیە حاکم فەقیرترین و بێکەرامەتترین ئینسانهای جەهانن تاک و تەریاترین ئینسانهای جەهانن جنایەتکارترین و نەخۆشترین و بێکەرامەتترین ئینسانهای جەهانن وەلێ ئەوان داستانیان هەست لە خۆیان داستان بۆ تۆ دروست ئەکەن ڕەوایەت ئەکەن لە شیکی خۆیان لە گەورەی خۆیان لە خێرخوازیە خۆیان لە ئینسان دۆستی خۆیان مؤسساتە خەیریە دائەنێن کەمپەینە نجات چۆلەکە ئەخەنە ڕێ سەگ و سووتک و پشیلەی دەستشکیاب لە خیابانە جەمەکەن فێر دەکەن ئێمە ئینسانی ئێمە کاراکترمان واسە تۆ حەزەکەی وەکو ئەو کاراکترتە پێ بێت بۆیە هەڵەسی لە لادێکی دیواندەرا ئەکەویتە شوێنە کتکێ کلکی باند پیچیکەی تا بێخیتە ناوە شەبەکەی ئیجتیماعی نیشانی بدەی ئەم تەسویرە تۆ نزیکە لەو قەحرەمانە کە مخابرە ئەکرێ لذا تۆ ئەوێنی کە ئینسانە کوردی ڕەوایەتی نییە داستانی نییە چیرۆکی نییە هیچ گزارشێ لە کوردیەتە خۆی ناتوانێ بکە هیچ گزارشێ ئەنچێ لە پێشۆ پێیان بکە تو دواکەوتگی تو خاوەرە میانەی دواکەوتگی بۆ دواکەوتگی لە چی دواکەوتگی بۆ خاترەوەی تو موسڵمانی ئەی تۆ چۆن مەسیحیت تۆ چۆن کوڕم موسای تۆ دواکەوتگ نییەی تۆ چۆن وەکو کاورای تەنگا و سەرە تەکانە دەیدەی و بەردی مقەدەسات و دواکەوتگ نییەی ئەمە ئەچێتە ناو زەهنەتۆ کاراکتەرە تۆ مەوجودێکە
کە نە عەقڵی هەست، نە شعوری هەست، نە تەمەدونی هەست، نە قودرەتی هەست، نە ئێرادەی هەست. نسی چون ئەو تۆ ناوێنی، تۆ لە مەنزەرە ئەو خەریکی خۆت ئەوێنیت، نە لە مەنزەرە خۆتۆ. تۆ هیچ وەخت نایژی تۆکەی، ئەو بە تۆ ئێژێ تۆکەی، مینۆرۆسکی بە تۆ ئێژێ تۆکەی، فەسۆم بە تۆ ئێژێ تۆکەی، پەکەکە بە تۆ ئێژێ تۆکەی، سپاهە قوتس بە تۆ ئێژێ تۆکەی، کاناڵە یەک و بەرنامەی عەسر جەدید بە تۆ ئێژێ تۆکەی، سەلەبریتیە تورکی بە تۆ ئێژێ تۆکەی. تۆ خۆت نازانی کی، چون فکر ناکەی ئەسڵەن هەی، چون هیچ وەخت فکرت نەکردە هەی. فکرت نەکردە ساحەی وەحیچێکەی ئەسڵەن. تۆ فکرت کردگە تۆ قوربانیوی ئەم هەیکەلە قوربانیە پەسەندیدەست قەشەنگ مخابرە ئەکرێ لە تەلەڤیزیۆنەکانە. حەزی پێیەکا گشت کەسێ حەقوە تۆدا، چی بکەم و نانم نییە و باوکە گیان و برسیمە و وەڵا ڕووم نییە تماشای خەڵکی کەم و ئیتر گەرەکمە خۆم بسووتێنم و پوتێنەوت بکەمە خۆمە. ئەم فەقیرەم تەسویریانە بۆ دروست کرد بگەم. ئەسڵەن لەحزەیە لە تەلەڤیزیۆنا خۆی تەماشا ناکا، خۆی بێزی بێتەوە لە خۆی، ژنەکەی بێزی لێ بکاتە بێژی و بۆ وەکو پیرەژنە دۆڕژیاگە کوڕوزەیتەوە. دەی تۆ پیاگ مەگەر نییە، تو بۆ ئەکوڕوزەیتەوە؟ بێن خێرمان پێ بکەن. ئەوسا کاورای کورد فەقیر و دەسە ئەورد 5 تمەنی پێ بێ خۆ سوالکە بێن برا، خۆ خێراتم ناکەی، خۆ زەکات خۆرە نییەم، پێبەریە خوارد. تۆگە پیاگ وایە گەرەکت و خێرێک بە یەکی بکەی نەمەشیا بیزانیە تۆکەی. فکری بکردایە تۆم پوڵەدا کەوتکەویش نازانێ لەکوێ شێعڵی گرێ چی پێ بکە. ئێستا چۆنە کاورە هەڵەگەڕێت و ئیشن نانم نییە و خەریکم ئەمرم و باو کوڕ و تخوا دابێن بگرین بۆم. ئەم تەسویرە کەس تەکان نادا، هیچ کەس تەکان نادا. گشتی ئەڕواتە ناوە ئینفعال، گشتی ئەڕواتە ناوە ئەم کلیشە خۆی جەمەکاتۆتیە. چون ئەم کلیشە تەبلیغی بۆ ئەکرێ، فیلمی بۆ دروست ئەکەن، تەرانەی بۆ دروست ئەکەن، موزیکە خەنە بەکراوندی دەست وە دەست ئەیگێڕن. ئەم تەسویرە قەشەنگە بۆ حاکمیەت، وەلی ئەسڵەن ڕەوایەتە تۆ ناکا، ڕەوایەتە ناخە تۆ ناکا، تو داستانێکە نییە تعریفیکەی دەخۆت کە تۆ کێی، کە تۆ چیت، کە تۆ کێ بووی. بۆیە تۆ دانیشتی خۆت لە مەنزەرە کاورای لەندەنی، کاورای پاریسی، کاورای کەنەدایی، کاورای واشنگتۆنی بوێنی تۆ. ئەرێ براکەم تۆ لەم سەرزەمینە زەندگی کرد بگە، کاورای واشنگتۆنی تێوە تۆ ئێژێ تۆ کوڕکی، تۆ چ کارە بووی؟ چۆن تۆ خۆت ناتوانانی کتێوە خۆت بخوێنیتەوە و بۆ تۆ ئێخوێنێتەوە؟ تۆ چۆن ناتوانانی خۆت ئەو کارە بکەی؟ ئەو تێوە تۆ ئێژێ باوکە کێ بوو؟ کاورای خەڵکە واشنگتۆن. لذا ئەمەوێت تۆ بەعاسە ئەوەی تەواو داستانەکانە تۆ گومەوێ، تەمامە قەحرەمانەکانە تۆ گومەوێ. ئەزانین لەکوێ گومەوێ؟ وەختی تۆ تەسویرە مبارزەت ئەوەی تۆ کێ؟ ئەوەی تۆ نیرویەکی شکەست خواردگ وا شارەکان جێ تێڵێ، کەژەکانیش جێ تێڵێ، ئەچێتە ناوە ئوردوگاه دائنیشێ، وەلێ کێ ڕەها ئەکرێ؟ من پێدێشم. ئەزانی کێ شۆڕشی کرد؟ کوا تەسویرە ئەو ژنە وا داروخانەکانە کرماشان دانە بەدانە ئەگەڕیا پنسلینی جەمە کرد. هەڵ ئەسا پنسلینەکەی ئەکردە ناوی ساکێک و چادرێ کۆنەی ئەدا سەرا و خۆی ئەکردە شکڵە ژنێکی لادێیی. ڕووی بەرەو کامێران، لە کامێرانە ڕووی بەرەو کەژەکانە هەورامان 3 مەنزڵ ڕێگە ئەچووتەکە 4 نەفەر بەڵا ڕێگا تا داروەکان بگەێنێتە دەسە فڵانە گوردان. ئەو ژنە بەرتەندا نە تاریخی، نە زندگیەکەی، نە ڕەوایەتەکەی 4 مناڵی بوو، شووی بوو،
ماڵداریە کرد دایک بوو بەدەمە نانەکەوە کە ئەی کرد ئەخبارە ڕادیۆکەیە گرت ئەیوت ئەمڕۆ لە کامێران گروهێک 6 نەفەر کوژیە ڕادیۆکەی بەرزە کردەوەی دا بە زەویە بەنە دڵی ئەوڕیا ئەو برام کوژیە ئامۆزام کوژیە خاڵۆزام کوژیە مناڵەکانی بە پەلەپەل زەنگێدایەکێ بێن بۆ لای بە پەلەپەل خۆی ئەنیا بە کامێرانە و بزانێ کێ کوژیە کێ ڕەوایەتە ئەوەی کرد بۆیەوە کردی نایکرد ڕەوایەت فقط ڕەوایەتە قاسملوو بوو ڕەوایەت فقط ڕەوایەتە منسوورە حکمت بوو عەبدوڵای موهتەدی بوو جەلال بوو مەسعود بوو مستەفا بوو مڵا مستەفا بوو کەس ڕەوایەتی نەکرد هەزاران هەزار ئینسانە کوردی لەم سەرزەمینە کە بێ ڕەوایەتە شۆڕش کوردیەتیان نەکرد و لە بەرامبەر نظامە زۆرگۆی حاکمیەتە وێسیان ئەو ژنانەی وا پەپکە بژیانە کرد پیرەژن وە پیرەژن کۆ ئەوونۆ لای ماڵێکە کیلۆیە ئارد و 2 کیلۆ کەرەیان ئەهاورد 1 کیلۆیە شەکەری ئەهاورد قاتیان ئەکرد لە دەوری یەکتریە قسەیان ئەکرد و پەپکە بژیان دروسە کرد بیگەێنە دەسە گوردانێ ئەوانەی وا ماڵەکانیان ئەبوو بە مەوای دانەیە زەخمی پەنای دانەیە قاچاق مانگها بە سەربەرزی و بە فەقر خۆیان نانە دەمە خۆیان ئەگرت و ئەیاندا بەم کاورا لەبەر خاتری ئەوەی کە گشتیان بە تەمامە قەوارە لە ناوە کوردیەتا لەم شۆڕشە بەشدار بوو نەبۆ حیزبی دموکرات ولی حیزبی دموکرات تابلۆی حیزبی دالی حیزبی دموکرات کۆمەڵە تابلۆی کۆمەڵەی دالی ئەم تەسویرانە دەوڵەت دروستی کرد کۆمەڵە دموکرات پەکەکە سپاه قودس یەکێتی سپاه قودس پارتی عنصرە دەوڵەتە شاهنشاهی استخبارات ئێرانی و منتەقە ملەتی شکستی خوارد کەس نەچووە سوراغە زندگیە و ئینسانە و بژیەکانیە کرد کەس نەیپرسی تۆ بژیە بۆ ئەکەیدادە ئەو زندگی کرد و بژی دروست کرد ئەو داروخانە بە داروخانە کە ئەچوو پلیسینین گیر بێرێت زندگی کرد شۆڕشی کرد مبارزەی کرد دواکەوتک نەبوو بێکەرامەت نەبوو تەجاوز پێکریاک نەبوو هاڕیاک نەبوو خۆی بە قوربانی نازانی بەدەمە بوغزەکەوە کە خواردبووی بە شوێنە جنازەی براکەیەوە قەبری نەبووە گەڕیا من سەدان تەسویرەوە ئامەدیکە سەدان داستانەوە ئەزانم شۆڕشم مردمێ قاسملوو نەبوو پێشمەرگەی حەزب دموقرات نەبوو ڕۆڵە ئینقلابیەکانە مردمێک بوون کە کلیشەی دموکراتیان لێ دروست کرد کە کلیشەی کۆمەڵەیان لێ دروست کرد کە کلیشەی پەکەکە و پارتی و یەکێتیان لێ دروست کرد بۆیە کاورا ئەمڕۆ جاشە بۆیە کاورا ئەمڕۆ بەسیجیە بۆیە کاورا ئەمڕۆ محتادە خۆفرۆشە ئەزانی بۆ لەبەرەوەی داستانەکەی شەنیدەنی نەبوو کەس ئەم داستانیە نەسەند کەس حەزی پێ نەکرد یەک تەسویر مخابرە کریا لە حەلیمە کوردستان و یەک تەسویر مخابرە کریا کاورا کوڕوزیاوتی تەواوی خانەوادەم لە ئەنفالە لەدەست چووگن ئەنفالانەم پێ نادەن هەڵە بجەمانداگە کەس پارەمان پێ نادەن پێشمەرگەی دیێری نەبووم پارە نێرە گیرفانمە ئەوە بوو بە تەسویرێکە موسا ئەم تەسویرە
صادر كريا بأم سرزمين كردوار ولا كناريا تصوير شي تدروس كريا تو كراوچو قسسرت حچيش دلم دنيا بوا جاران تو هيلكيك بو كرد بدوكتو نانت خوارد بو زينك بويد زندگی تو نان خواردن نبو زندگی تو بریتی بو لوانەی کە بە تۆ بوونیان ئەداوە تۆ ئەچوویت لە فەریبورز بوونە لە عەلی بوونە لە محەممەد بوونە لە عەبدوڵڵا بوونە لە فاتح بوونە تۆ ئەچوویت ببیت وەلێ ئەمڕۆ تۆ ناتوانی هێلکەکەت بکەیتە دوونە فرۆ هێلکە چییە؟ لە ماڵەکەما پشیلەم نەوەسگەسۆ پشی لە بازی بکەم پس من خۆشبەخت نییە تۆ حەیکی نییە کاراکتەرە بگەسەوە ئەی کە پشیلەیەکە بوێت نیشانی بدەی لە ئینستاگرامە پشیلەت هەست ئەمانە گشتی ئەم گەلە کۆمەیانە لەم مەردمە کرد فەسۆم و ئەمسالە فەسۆم شیوخ سەرانە عەشایەرە دروستکریاگ ڕۆشن فکر و ڕووناکبیرە دروستکریاگ کارگەردان بازیگەر نەقاش موزیسیەنە دروستکریاگ خۆ نییە بردوێتیان تەعلیمیان داوێت خەتمەشیان خستە سەبەری وا کارکە تا بتبینن وا قسە بکە کە تەلەڤیزیۆنێ بێتە سۆراغت وا قسە بکە تا نانە بدەن وا قسە بکە تا ئافەرین بگری ئەوەسە دروستکریاگ یانێ ئەمە کاورا بعد مدەتێ بەو هەیکەلە هاڕیاگە خائینانەی خۆیە عادەتی کردگە فکری کردگە هەیکەڵە خۆیە وەزئانە خۆیە کاورا دموکراتی ئەمڕۆ خۆشکەکەی نایناسێتەوە تو کێ یعنی من گەو گشتە خەتەرەم کرد بۆ تۆ کردم بۆ تۆ ئێستا لە ئەوروپا پاڵەداگەس و شۆرتەکێکە کردگەسە بێ و شەرواڵەکی وا لە پێتا و دائیمە خەڵکی کەبابکردنی تو قسەی مفت و چرت و پرتوا لە دەمدا و ئینسانی ئەحمەقێکی بۆ تۆ کردم ئەمانە مهمن ڕاپەڕین ئمڕۆ خەریکە تەسویر واقعی خۆتت بۆ ئەگەڕێنیتەوە کە تۆ لە پەسە پەردەیە تەسویرە شەمیران نەشینە مەکوشمەرگەمایە دافا کە ماشینە بۆگاتی وا لە ژێری پێیا نەهاڕیت کە ئەو زندگی ئەکاوە تۆ زندگیت نەکرد بۆ ئێمە دیبەیتەکانە مبارزە وەکو شۆڕش ستایڵمان کرد لەزەتە زندگی ئێمە مەسەکە ئیکەین ڕەوایەتە زندگی من ئەمەسەکە ئێمە ئیکەین ئێمە لە بربەستەکانێکە هاتە سەر ڕێکەمان لە گەمارۆیەکە دریاین لە تاریخێکمان کە بە غارەت چوو لە سەرزەمینێکە ئیمڕۆ بەند کریاگە لە ئینسانێکە هاتکن ماهیەتی بگۆڕن هیچ مقاومەتەکەین شەڕ ئەکەین ئەم دەسەڵاتە بگەڕین و ناودەسە خۆمان ئێمە شەڕ ناکەین شغڵە کەسێ بدزین شەڕ ناکەین لە ڕقابەتە زەریفیە دافێکی تارانیا بیبینەوە شەڕ ناکەین بازاڕە فاحشەگیە فڵەن فاحشەیە کرمانی لێ بسێنین ئێمە لە ڕەوایەتە زندگیە ئینسانیمانە شەڕ ئەکەین کە لە بنیاد و ئەساسە ئەم نظامە هەڵتەکێنین و لە بەینی بووین نابودی بکەین زندگی ئێمە خۆشترین زندگی پڕمەعناترین زندگی بەکەرامەتترین زندگی ئینسانە سەردەمە ئەمڕۆژیە کە ئینسان نەباگە ئێمە لە ئەوجە شکستەکانمانە لەسەر ئەژنۆوی سیاگین هەڵسیاگینەوە بە قەبارەی ئینسانە کوردی کە دوژمنێک کە داگیرمانی کردگە و قووتمانی کردگە سکی بدڕین و بێنە دەتیە حەزم نەوین ئومید لە ئەوج و لە قەعر نائومیدیە تێتە دەرەوە
تو لەو پەڕ نابوودیە ناگەهەن هەست ئەەکەی ببوونە خۆت کە ئێشی هەڵسی تۆ وەمە کارێکە کە ڕاپەڕین گەرێکیسی بیکاوە کردگیسی لەزار ڕەواڵەتە کوردیەتە ڕاپەڕین ڕەوایەتە واقعی و تەسویرە پڕ بە باڵای ئینسانە کوردیە لە سەرزەمینە خۆیە و تەمامە ئاوێنە لارەکان ئاوێنە دەستکاری کریاگەکانە کۆرپۆریشنەکانە جەهانی شکاند ئەوە لە تەسویر واقعی ئێمەس نا ئێمە نایەڵین مەردەمە ئێمە هەرزان خۆر بوێت سینەمای هەرزان موزیکە هەرزان هونەرە هەرزان مبارزەی هەرزان ڕوو سەتحێک لە هەرگیشتە ناڵنەوە تفاقە بکەفێ بۆیە تۆ عەزیزە وەیسی گوێبەی ناسرە ڕەزازی گوێبەی سەتحی بارتی بۆ دروسەکەن سەتحیت بکەن و تۆ ئەمیق نەنواڕیتە داستانەکە بۆیە وەختە تێن و توێژن فساد مەوجودە تۆ فەقیری مەحرومی تو کوڕخاسەی بخوا حەقە خوریاگە کاورا مەلا بەختیار واتی ئێژە فساد مەوجودە ئێژی من حکوومەتم کردگە ئێژی حکوومەت لە دەستی من ئاوگە عەلی خامنەی واتی باسە فسادەکە ئێژی من جمهوری ئیسلامیم ئێژی من دزیم کردگە ئێژی من ئەم مەردمە نابود کردگە بۆ کارەکە لەبەرەوەی تۆ قبوڵکە ئەو ئەربابە و ئەرباب خۆشی ئەزانێ دزی کردیاوە تۆ قبوڵی کە ئەوە بۆچی مەسئولەکان ئاوڕێ لە ئێمە نادەنەوە ئەو تەسویرە بۆ تۆ دروست کردیاوە تۆ ئێشە ئاوڕ لە خۆت بیتەوە تۆ تعریفیەکەی دەم زندگی چییە مەگە تۆ هەڵناسی بەیانیان کەوشەکە هەڵەکێشی ڕێ بە شوێنە کارە مەگەر تۆ ناڕۆی کارەکەی لە ساعەتهایەک لە ڕۆژە ژیانە خۆتت تەرخان کردگە بۆ دەرهاوردنە بژێوە خۆت لەم زندگیە مەگەر تۆم کارتە نەکردە بۆچی ئێشی ئەو تۆ بژێنی بۆچی ئێشە ئەو دەست بخاتە ناوی ناقت وە ڕزقەکە بگرێ بۆچی ئێشە تۆ تەسەور کە ئەوەشێ بە تۆ لوتف کاکە نانە پێدا ئەم تەسویرە بۆ تۆ دروست کردیاگە بۆیە تۆ هەر وەخت ئەم تەلەڤیزیۆنە بکەیتەوە مشتێک کەسافە دەکەیتە ناو زەهنت هەر وەختێکێ لەم گوزارشانە گوێ بدەیت مشتێک کەسافە دەکەیتە ناو زەهنت و تۆ وات پێتێ وا ڕەفتارەکەی خۆت نازانی خۆت نەساحێوە ڕەفتارە خۆتی نەساحێوە کەلامە خۆتی نەساحێوە فکرە خۆتی نەساحێوە حرەکەتە خۆتی تۆ حرەکەتە خۆتە نییە تەواو حرەکەتە خۆتە نەماگە کورد و ئینسانە کوردی ئەوسا یەک شتی ئەزانی دوژمن کە هات بە ئەسلحە بەرەو پیرە تۆ هات دەستی تەکتا نەدا پێ نەکەری هات لێت بگرێ ماڵەکەت بووە ئیشێ بەیلەمی لە ئەسلحە سوارە ملی بیکوژی شەکی نەبوو شاید لە ناسینە تەسویرەکانە کەمبوودی بوو تعدادە تەساویرێکە لە دوژمن ئەیناسی کەم بوون و بعد کە دنیای پیچی دەبوو شکڵ دوژمن پیچی دەتر بوو و ئەو نەیزانی ئەمە ئەیزانی چۆن ڕیاکشن بکە چون تعریفی لە خۆی بوو چون ئەیزانێ و جۆرە ژیانە کە ئەوەیەکە ژیانە و ژیانە لە مەسەکە ئەوەیەکە فکراکە نیویۆرکی لەو زیاتر ژیانەکە و ئەو ئەفەهمێ ژیان چێ و ئەم نافەهمێ ژیان چییە فکر ناکە تامە ئاوە نیویۆرک فرخۆشترە لە تامە ئاوە سەوزەوار مەسەڵەن بێڵەوار مەسەڵەن فکر ناکە ئینسانە غەربی خەیرێ لەوە ئینسانترە خەیرێەوە ئەفەهمێ ئێشە من دانیشم تەقلید بکەمەوە بزانم ئەو چۆن زندگی کردگە ئەو مەوجودێکە ئینسانێکە بە تەمامە دەرک و دەریافتی ئەو تەسویرە خۆی مخابراکە بە دنیا مەگەر تۆ هەر ئەوە نەبووی دانەی وەکو سەڵاح الدینە دادەرەوە مەگەر لە ناو دڵە هەر ئەم مەردەمە گەورە نەبوو مەگەر بە کولتورە ئەم مەردەمە گەورە نەبوو مەگەر بە نەرەیتە ئەم مەردەمە گەورە نەبوو بۆ بە سەڵاح الدین تۆ نابی بۆ ئەو بوو تۆ نابی
بۆ وەختێ ئەو سەروەر بوو هیچ کەس لەم دنیا سەروەر نەبوو لەم دنیا نەبووە لەو چاو شینە پەرچ بۆرانە نەیانتوانی هیچ زمینەیەک هەم ئینسانە بەن بە زەویە نە ئەقڵانە لە درایەتانە لە استراتێژیانە لە مەردانگیانە لە ئەخلاقا نە لە عەزەمەت و گەورەیانە لە سەروەریانە نەیانتوانی چۆن تۆ ئیمڕۆ مەقلوب کریایی وات پێ هات چۆن تۆ ئیمڕۆ قبوڵت کرد ئەوەی لە تۆ تەسویر دروستەکە هەرچی دروستیەکە واقعیەتە وەڕاستە تۆ چۆن فکرە کرد لەبەر خاتری ئەوەی وەنەوشێنێ لە ژێری پێتا بەشەر نییەی ئینسان نییەی عاشقیش ناوی هونەرت نییە خلاقیەتت نییە مەردانەگیت نییە دەرماڵت نییە چۆن قبوڵەکە چون وەنەوشەت نییە مادە نییە تۆ پوڵە نەوێ خوێڕیت بێ عورزەی لاپەقنەی جنایەتکاری بەزێهکاری لەشفرۆشی دزی قاتڵی معتادی کێم تەسویرانەی بۆ تۆ دروست کردگە کێ من چەندها نەفەرە بۆ مثال بدەم تەواوە دارایەکەی دوو بزن بووگە خۆیشی لە سزارە ڕوون پێ گەورەتر بووگە و تا ئەو دەقیقەیش من قارەمانانە مرد پێشوانە بۆ هیچ کەس لەوە خۆشبەختترە چەندها نەفەرتان بۆ مثال بە بۆ دەستناوەنە قەڵەم حکایەتە باوە گەورەکانە خۆتان بنووسن بۆ تۆ فکرەکەی لە ئاوێنەی دیگەرانە زەریفی بۆ تۆ بەرنامەی عەسرت جەدید ئەوێت بە خودات فرە بۆت مهمە کێ تەبلیغی بۆ دەکا ئایسە بۆت دەرەکەوێ فڵانە کۆمیتە مەرکەزیە فڵانە حیزب وەختی ئەمە بڵاو ئەکات و هاوکارە دەوڵەتە ئێرانیە ئاخەریکە تەسویر بۆ تۆ دروستەکە تەسویرە هاڕیاک تێ هەڵدریاک تەحقیر بووک کە ئیشی مەرکەز بیوێنێت مەرکەزێک کە مەوجود نییە مەرکەزێک کە سەرتاپاک جەعلە مرکزی که بر اساس درو بنیاد نیاده مرکزی که به خود اب نیرنگ به کلاوبرداری خلیقه تو اداره که به توهم تو خلیقه اداره که نه به قدرت بوی تو لداستان یونانی کانه لخانه کانه هرکولا خانه کتس هرکول روبروی موجوده که تو لپرکایو تو جن زریفی اولا زریف تو تبع بچیت سری لپرکا كخليك وسوسة أويد وأتواني بوسوسة كي قلبة بكاويتو دايكي لو دايوتو باوكي لبركاويتو حفيكي سرزل داي مراحل مختلف بتشهري جورا وجور درتي لآخرها الكول كناقي أقري ويني بيرجيني كي عجوزي دابلوس ياكا ده صلاة لشكل دايكتي لشكل باوكتي لشكل الجن الزريف وسوسه شهوانيتي لشكل صواحل باتاياتي لشكل سكستك دانيني رموكاتي لشكل هوس السرعة ماشين بوغاتياتي تي وقت دسنيا بين قاقاي دصلات أفهمي مشتي ترياكي تخم جولكي آنوسي تبيان داو سر أمر دما وايان بتوكرت حيج نبون بس چی توی ضعیف کرد؟ نبون تصویر واقعی لخوت ونناسين تصویر واقعی او تو هل حائل توهم انواريت تنبك يكتي سقكيس بكك خويري كويس دولة تركيا اگر قدرتي بوايا تانك بو تيريت در نشاني منو تو ادا افشانزا بو تيريت در نشاني منو تو ادا دي اگر افشانزا و افسي و پنج فرفر عزيم بون حوسيا كان يمن بولا بين نتشوغن بدس عربستان السعودي دي باش دولة تركيا ام تانكو زريا پوشانه بو تيريت در منو تو بترسين تصويرك هات ذهنه بترسي اجنود بلرزي چواردانه ترك خزري خويري لبرامبر الاده امت كردية بيسي افشانزي هز مشكي هز دي اگر امانه واقعا قدرة بو نشانيانه دا
بۆ نیشانیانەدا بۆ مانەوڤڕتێت و ئەسکەر نیشان ئەدات و ئەی گوێزمە و تەقاکەم و پەکەکە شلوقی ئەکات و تەسویر مخابراکات و ئەمە گشتی بۆ چێ لە بەخاتەوەی تۆ تەسویر شکست لە زێنداوێ تۆ فکر نەکەی ئەسەمۆڵ هێنە تۆس تۆ فکر نەکەی تاران هێنە تۆس تەسویرێ لە فاقر بێ پولمان نییە و موچەمان نییە و نانمان نییە و چی خۆمە کوژم و خۆمە سووتێنم و چی بکەم و دێتر و بەخوا وای پێنێ منە ڕۆم خۆمە فرۆشم و لەش فرۆشی یەکەم بۆ کیلوە ئارد و بۆ لەش فرۆشی یەکەی بۆ کیلوە ئارد کێ فێرتی کردگە لەش فرۆشی بکەی بۆ کیلوە ئارد بۆ ناتوانانی گڵا بڕوو بخۆی بۆ ناتوانانی بڕۆی ئەوەی کە وای پێت کردگە لەبینی بووی بۆ ناتوانی تۆ چۆن ئەتوانی لە ژێرە دیگەرانە بخەفی ئەلا ڕقمە ئەوەی کە حەزی پێ ناکەی ڕۆحت ئازارەوێنێ کەرامەت و شەرەفت ئازارەوێنێ بەڵام حازر نییەی بۆ گۆڕینە سەتحم زندگیتە بۆ دەرخستنە لیاقەت و کەرامەتە خوات مشتی عەجوزەی کەسیف لە بین بۆی کێ ئەم تەسویرەی بە تۆداگە ئەمە سەکە ڕاپەڕین تێت تیکە بە تیکە ئەو تەسویرانەی کە بۆ ئێوەیان دانیاگەوە پووکە بە نەرەتیڤ داستانە ئێوە مردمێکی شکست خواردەکە دوا کەوتەگە بێ ئێرادەیە غەیرە متەمەدنە ترسنۆکە حاڕیاگە فاسد خەریکە گشتی پاکەکاتەوە لە زێندان وانییە ئێمە نە موسەجرین نە قەومین نە ئیتنیکین تاران هەنەیەمەس بەغا هەنەیەمەس ستەمبوڵ هەنەیەمەس تۆ لەکوێ واتی تۆ کێی تۆ چ کارەی تۆ غەڵەتە کردگە سوپای پاسدارانە سوپای پاسداران کێز مەگەر مشتێتی هەڵگریاگە باوبەختە حاڕیاگەن وا فکرەکەن بۆ مەنافع خۆیان چەسپیاگەن بە ئەسڵحەی سوپای پاسدارانەوە یەکەم زۆر کلێیان بدات ئەوەڵ نەفەر ئەسڵحەکە دانێن و دەرەچن بۆ کوێ بڕوا گۆ ئین کە تۆ لە فیلمە ئینگلیسیەکانی دەوڵەتە بریتانیا شکستی خواردوو بە دەستە کوردەکان بۆیە پەنایە بردە بۆمب فۆسفۆر ئەگە کوردەکان بیان توانێ بنێنە ڕەتە هەواپەیماکانیان تا فرودگاکانیان بریتانیا کلکینیاوە سەر کۆڵی دەرچوو تا حیجاز حیج تا مسریشمانەگرت عەقڵمان نەمانزانی وەبڕۆژ بۆ فکرەکەی ئەرتەشە تورکێتی زرێ پۆش و تانکیاس و ئاپیجیە بێتە دەست موشەکەنداز ئەمە قودرەتی زەمە قودرەتی نییە قودرەتی وای نیشانی نێدا خۆی فشتایە کردو قودرەت تۆ هەست وا تۆ حەقیقەتت وا پێ وا تۆ ڕەهای ئینسانە وا پێ کوردیەتە وا پێ قودرەت ئێرادەی تۆ هەسی کە بەر ئەساسە هیچ درۆیە بنیاد نەنریاگی ئەو 300 ساڵە تەلاش ئەکا لەم سەرزەمینە تۆ نابودکە 100 ساڵە بە یۆمنە تەکنۆلۆژی جەدید سیستەماتیک بۆمبارانت ئەکا بۆمباران هەواپمای F-16 نییە سریاڵە تورکیە گەعدە و گۆرانی بێژن سلبریتین هەیکەلە فاسدە پێشمەرگەس ئەحزاب دروستکریاگە دەسە دوژمنن کەوتگنەگیانە کوردیەت هەژارە هێمنە ئەمانە نە بۆمباران ئەمەسە لە تۆ ئەکرێت ئەها چ قەشەنگ تۆ تێتە بەری تەلەڤیزیۆن 80 کیلۆ وەزنتە ڕۆڵەیەکی کوردی ێژی خۆمە سووتێنم ئەو بۆمباران کریاگی وە لە خەردەر خراوتر لێ دریاگە تۆ فکرەکەی زیێنێکی و زیێنێک نییە هەر لەحزە هەناسا کێشی سەدان مەرگە بۆ تۆ نە غورورە ماگە نە کەرامەتە ماگە نە عیزەتە ماگە نە سنگ ئەستوری حیج نیت و ئەمما اختتامە داستانەکە جوابە کامنتێک بەم و لەم ڕفیقمانە وافرە هەزەلیە ئاغایە کەسمان ئەحمەد ڕاپەڕین دەستی پێکەی کردگە وەلی بە تۆ ناگا جارێ تۆ خەریکی هەڵقونینی تۆ نە تەسویرت هەز لە ڕاپەڕین نە دەرکە هەز لە ڕاپەڕین وایان پێت کردگە
ئەگەر دەرکە بوایە بە میزانێک کەلامێک کە من قسەمە کرد ئەتفەهمی ئەم ساحە ساحەیەک نییە. ئینسانێکی سووک مەغزی هاڕیاگی وەکو تۆ قاچی تێبخە خۆی نیشان بدە ئەدەبە بوێ ئەگەر فەزای مەجازیە و تۆ دەرناتەقێنی بێتە ناوی ماڵەکەی من یا ئێمە کەسێکمان دانن یا وەکو ساڵنە کۆنفرانسێ تۆ بێتە ناوی ئەدەبە بوێ بۆ پاراستنە شخصیەتە خۆت بۆ خۆت احترام قائلوە لە حەد ئەو کەسەی خەریکە قسەکەوە تۆ مخاتەبیتی لە حەد ئەوە قسە بکە نازانی دانیشە گوێ بگرە فێر بووی ئەزانی بڕۆ لە ئێمە خاستر کار بکە تا ئەم شەرایطە بگۆڕین ئێمە حساس مەسئولێتەکەین بەرامبەر بە خۆمان و مردممان بەرامبەر بە سەرزەمینمان و بە خاکمان بەرامبەر بە وجودە ئینسانیمان تۆش ئەگەر ئەیکی بڕۆ بیکە دەیخۆ ئێمە ئۆپن سۆرس خەریکین قساکەین بۆ ئومەتە کوردی بڕۆم قسانە فێر بوو و ناوی ئێمەی ژمێرە مەگەر بۆمان مهمە ئێمە گەرەکمانە کورد بێتە ساحێوە ڕەوایەتە خۆی تۆش بڕۆ فێر بووە بێ فێر بووە لەحزەیە خۆت جددی بگرە لەحزەیە خۆت جددی بگرە کاکە گیان داسایفسکی لە براکانە کارامازۆفا وەختێ باوگز و سیما ڕوو ئەکاتە فێودۆر پابلۆویچ ئێژێ نەزانترین ئینسانەکان و بێکەرامەتترین ئینسانەکان ئەو ئینسانانە کە حازرن خۆیان بە سوخرە بگرن خۆیان مەسخەرەکەن لەبەرەوەی دیگەران پێ بکەنن ئەو ئینسانە ئیتر کەرامەتی نەماکە ئەو ئینسانە لە ئینسانیەت دەرچووکە تۆ کە حازری تەوهین کەی بەخۆت احترام بۆ هیچ کەسی قائل نیە باوەڕکە تۆ حازری لە بینە 100 نەفەر ئینسانە ئەحمەقیە خۆت دەربخەی خەڵکی پێت پێ بکەنێ تۆ ڕێز بۆ خۆت هیچ قائل نییە نەبۆ دایکە قائلی نەبۆ ژنە قائلی نەبۆ مناڵە قائلی نەبۆ میلەتە قائلی بۆیە مردمە ئێمە وای پێیاتکە وایان پێکردبێ تۆ کە ئەمرێکی جددی وەکو شۆڕشی ئومەتی کوردیت بۆ جددی نەبوو مەسخەرەت کرد خۆت مەسخەرەی کەس و کاریشت مەسخەران تۆ حەجێکە نییە بیدەی بە عنوانە شوو بە عنوانە باوک بە عنوانە برا بە عنوانە ئامۆزا بە عنوانە قەو حەجێکە نییە بە هیچ کەس بیدەی نێستا تۆ ئینسانە مەسخەرەیەکی خۆتیش بۆ خۆت احترام قائل نییە بۆیە ئەمانە ئەو کلیشانە دروست کریاگن ئەم کلیشانە ئێشێ بشکێن ئەگەر 4 کلیشەی ئاوای بشکاندایە 4 نەفەر ئینسانی وای تربیەت کردایە ئەم ئینسانە دەحفێتر بۆ خۆی احترام قائل و بە حورمەت و گەورەیە ئومەتە کوردی دەمی دائەخست لە ساحەیە ئەم ئومەتە بە دەستنوێژە هاتە ژوورۆ خۆی پاکە کردو خۆی جددی ئەگەر تا دوژمنەکانیش ئەو جددی بگرن تو خۆت جددی ناگری چۆن تەوەقۆت هەست دیگەران تۆ جددی بگرن تو خۆت بۆ خۆت احترام قائل نییە چۆن تەوەقۆت هەست من احترام بۆ تۆ قائل بووم تو خۆت دەفرۆشی تۆ $100 تو خۆت دەویت و نۆکەرە ئێران خۆت دەویت و نۆکەرە بەغا خۆت دەویت و نۆکەرە تورکیە تو حازری بە نۆکەریە دانێ ئامریکایی خۆت و جەد و ئابادەوە دەی من ئێشە بۆ تۆ بۆ چی بۆ تۆ احترام قالوم تۆ احترام بۆ خۆت قائل نییە تو خۆت بە بەشەر نازانی من چۆن ئێشە تۆ بە بەشەر بزانم دەی بەشەر کەی وەکو تۆ زندگیەکە بەسە لەم گشتەمە ئاساتە بەسەر تۆ هاتکە ئار و نەنگت بوێت ئەوسا قەیمیان وت پیلەژنی قەیمیان وت ئابڕوو حەیا و ئابڕوو تیکەی ئاوەوە لە ناوچاوانە ئینسانە تکیا ئەتکەیتر بێ ئابڕوەوی بێ حەیاوی بۆیە فرە هەواسیان بوو ئەم تکە ئاوە دانەتکێ لەحزەیە فکر بکەنەوە لەحزەیە دەست لە لەودەگی دەست لە مەسخەرەیی دەست لە فرامۆشکردنە خۆتان بکێشن لەحزەیە وەکو ئینسان بڕۆ لە وجودە خۆتا فکر بکەرەوە خەڵوەتێ بکەتەکە خۆتا بزانە تۆ واقعەن وەکو
ئینسانێکی کوردی لیاقەتت هەست ئەم ژیانەی کە خەریکیکەی وا لە ئاستە تووە بۆیە تەعقیبە دیبێتەکانە ڕاپەڕین ئەتوانێت لە حەلکردن پەزڵە ڕەوایەتە کوردی نەرەیشنە کوردی بە هەر ئینسانێکی کوردی کۆمەک بکە ئینسانێک کە چیرۆک و داستانەکەی خۆی گوم کردگە ئینسانێک کە ڕەوایەتەکەی خۆی گوم کردگە ئمڕۆ کە مسلح ئەوێ بە ڕەوایەتە خۆی و بە داستانە خۆی بۆش و بەتاڵ و درۆ و زەعیف بوونە ڕەوایەت دوژمن دەرەکەوێ بۆیە من فکرەکەم هەر ئینسانێکی کوردی داستانێکی شەنیدنی هەست لە حەیاتێکە کردی پڕە لە قارەمانی پڕە لە مشتومەڕ پڕە لە دەستبەیەخەبوون لەگەڵ وەسوەسەکانیە ئەوانەی لەو سەرزەمینە ئێمە ڕۆڵەکانی وەکو ئێمەیان دروست کرد لە بەرامبەری وەسوەسەی داگیرکەرە سەرزەمینە کوردەوارە نەکەوتنە ڕۆح فرۆشتن و کوردیەت فرۆشتن غیرەت و شەهامەت و شوجاعەتیان کردە وجودمان فرمێسکی پڕ لە بوغز و پڕ لە غەیز و پڕ لە خەشمیان ڕژاند تا تۆ خەشم بتگرێت ئەو تەسویرە لە بوغزە دایکت نەک تەسویرە بێدەسەڵاتی بوو تەسویرە عاتفەی ئینسانێک بوو کە لە مەرگ قارەمانە چەمەری ئەگێڕا ئەو تەسویرە ببێت بە تەسویرە حەسرەت تۆ کە بتوانی ئەو فرمێسکانە لەو دایکەت ڕۆژگارێ بەدەست بێریت نەک زۆری ئەمە ئەو چیرۆکانە بوونە فەرامۆش بوون کەس باسی نەکردن ئەوە بوو شۆڕش وا ئێمە مانانی دروست کردایە دەرەوە وا لە بەرامبەر هیچ وەسوەسەیەکی حاکمیەتە شلی نەکرد ئەم نەسڵەی دروست کرد شلی نەکرد ڕۆڵەکانە ڕاپەڕینی دروست کرد ئەوە بوون نە ئەوانەی وا لە ئوردوگاکانە داکەوتگن هیدایەت یان استخباراتە دەوڵەتانە کۆرپۆریشنیەکە ئەوان نەبوون ئەوانە نین دەمە قۆپانەکەی پایشیان و هەڵپڕکەکە و لە چە سوورەکانیان نین تفەنگە ژەنگاویەکانیان نین ئەوانە نین لایەوە